محەمەد لە شاری بەڕێز سدیق ئەحمەد ببورە چاودێری سیاسی بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. بەڕێز کاک سدیق، ئەم کاتت باش ینی بە بۆچوونی بەڕێزت دوای ئەو بە تایبەتی دوای دیاریکردنی مجتەبا خامنەئی وەک ڕابەری نوێی کۆماری ئیسلامی ئێران دۆخەکە بەرەو شوێن هەنگاوێنێت؟ لە ڕاستیە ئێمە ئەگەر باز لە ئەو دۆخە بکەین کە ئێستا لە ناوچەکەیە مەسەن تێپەڕێ، خۆی لە ڕاستیە ئەبێت تێبگەین لەوەی کە ئەمە شەڕی تەنها ئیسرائیل و شەڕی ئەمریکا و شەڕی ئێران نییە، شەڕێکە کۆی ناوچەکە تیا بەشدارە، ینی ڕوبەڕووی ئەم ناوچەیە هەموو بۆتەوە. بۆیە ئەگەر تۆ تەماشا بکەی لە ساڵی 1970 کە شۆڕشی ئیسلامی ئێرانی سەرکەوێت و دەوڵەتێکی ئیسلامی دروستە بێ کە خامنەئی سەرۆکایەتیەکە، شعارێکیان هەبووە کە ئەیژمارگ دەر ئەمریکایە. لەو کاتەوە ئەم شەڕە بەردەوامە، بەڵام دوا قۆناغی ئێستای کە گەشتۆتەوەی کە ئێستا شەڕە و شەڕی ڕاستیە کە لە ڕێگای ئاسمانەوە شەڕێکی بەردەوام هەیە بۆ ئێران. ئەبێت تێبگەین ئایا موشتەبا لەناو ئەو کایە سیاسی کە لە ڕابردوودا بیرکردنەوەی چۆن بووە، یا ئێستا بیرکردنەوەی سەبارەت بە ڕێکەوتن چۆنە؟ چونکە هەموو ئەوانەی کە قەناعەتیان یا بڕۆیان بە ئاشتی نەبوو یا بڕۆیان بە ڕێکەوتن نەبوو لەگەڵ ئەمریکایە کرانە ئامانج. و ئایا موشتەباش ئەکرێتە ئامانج یاخود شەڕەکە وەستێ و لەم دۆخامێنێتەوە؟ بۆیە پێویستە وەکو بەڕێزت چاوەڕێت ئیشارەتت بێدا بێت چاوەڕێ بکەین لە کاتەکانی داهاتووە چیە گۆڕێت، چونکە لە ڕاستیە ترامپ یەکێکە لەو جۆرە کەسانی بەردەوام لە شەوە ڕۆژێکە قەرارە گۆڕێ یا بڕیاریە گۆڕێ بە ئاراستەیەکی جیاوازتر، چونکە ئێستا ئەعلانی کرد ئەڵێ ئێمە لەوانەیە لە پڕ شەڕا بگرین. و لە ڕاستیە ئەگەر ئێمە تەماشای ئەمریکا بکەین بڕوای بە شەڕێکی درێژخایەن نییە و ئارەزوی شەڕێکی درێژخایەنی ناکا. بۆیە و ئێرانیش هەروەها پێویستی بەوەیە کە لەگەڵ ئەوایە کە شەڕ بوەستێ، بەڵام هەر یەکە و بۆچوونێکی تایبەتی هەیە. ئەمریکا داوای ئەواکە کە ئێران هەموو چەکە نەویەکانی بتەقێنێتەوە کۆتایی پێبێنێ و سەرۆک کۆمارێک بە دڵی ئەو بێدا بندرێ و هەروەها چۆنەڵێ گۆڕانکاریی تەواو لە سیستەمی سیاسیا بکرێ. بەڵام ئێرانیش تا ئەم لەحزەیە ڕەتێکاتەوە کە بە پێی ئەو مەرجانە بچێتە گفتوگۆوە و هیچ ئامادەنیە تام لە حەزەی کە بە ڕسمی ئەعلانیەکەن کاڵێ ئێمە ئامادەنین بەسەن بچینە ئەو ڕێکەوتنەوە. بەڵام لە ڕاستیە هەردوو لایەن حەزیان لە ڕێکەوتن هەیە، بەڵام وەستانی شەڕەکە چۆن دەستپێکردنی قورسە، دەستپێکردنی بە قورسی دەستی پێکرد و ڕاگررتنیشی هەمان قورسی هەیە، چونکە لە کاتێکە ئێران وەکو براوە سەیری شەڕەکەکە و ئەمریکا و ئیسرائیل وەکو براوەی شەڕەکە تەماشایەکەن. لە ڕاستیە بۆی لەم شەڕا بە بڕوای من کە سەرکەوتو نییە ئەوەی کە زەرەری تیا کردەوە میلەتەکان و خەڵکی ئەم ناوچەیە و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شکڵێکی گشتی و لەسەر ئاستی دنیاش کاریگەری لەسەر بازار دروست کردو، لەسەر نو دروست کردو، بۆیە کاریگەری لەسەر کۆی مجتەمەعی بەشەری دروست کردووە. بۆیە ئەگەر بگەڕێنەوە سەرە و پرسیاریکایە موشتەبا قبوڵەکرێ یا قبوڵ ناکرێ، من پێم وایە موشتەبا ئەگەر چونکە ئاقانی لە ڕاستیە سەرەتا وابیرێ کردەوە کە پێویستە ئەوە لەگەڵ ئاشتی بوو، بەڵام دوجار ڕێی گۆڕی و هەروە ئێستا لاجانی شەروەها لەگەڵ شەڕا نەبوو، لەگەڵ شەڕا لەگەڵ ڕێکەوتن نبوو، بەڵام دوایی بیری گۆڕی. بۆیە تا ئێستا ئەمانە نەکراونەتە ئامانج و تا ئێستا ماونەتەوە و لە ناو یاری سیاسی و عسکەری ئێرانیە بەردەوامن بۆ ئەوی بتوانن درێژە بە ئەوە بدەن. لە ڕاستیە ئێمە هەمومان یا خەڵک بە تایبەتی ئەوانی کە شڕۆڤەی سیاسیانە کرد و تەماشای ئێران واکرا کە لەوانەیە لە ماوەیەکی کەمە کۆتایی پێبێ، بەڵام ڕاستی ئێران دەرکەوت کە هێزێکی گەورەی هەیە، عمقێکی تاریخی لە دەوڵەتداریە هەیە و توانیوێتی لە ماوەی 47 ساڵی تەمەنیدا بتوانێت خۆی پڕچەکە و چەکینەوەی دروستکە و چەکی بایلستی هەبێ. بۆیە گەر تۆ تەماشا بکەی ئێران
تەنها بە ئیسرائیلەوە نەوەستا بەڵکوم هەموو بنکە و بارەگاکانی ئەوانەی لە ئەمریکا لە هەر ناوچەی عەربیە کردی ئامانج و هەتا وڵاتانی عەربی بەشێک بوونە ئامانجی ئێران. بۆیە ئەمە لەم جۆرە شەڕانەیە بەڕاستی وەکو پزیشکیانیش داوای لێبوردنی کرد، هەندێک دەوڵەتی تر پێوە بوونە. بۆی ئەم شەڕە ناکرێ وەک تەنها شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران تەماشاکرێ، چونکە شەڕێکە چۆنەڵێ شەڕە بۆ ڕاگررتنی هێز بۆ دابشکردنەوەی تەوازنە لە منطقەکەیە و بەم شکلە دەست پێکە. ئەمە بەشێکی گرنگە لە ئەم شەڕی کە ئێستا هەیە پێویستە بە جۆرێک تا مامەڵی لەگەڵا بکەین و کاریگەری لەسەر منطقەیە چێ بێ بەڕاستی. بۆ پێمان وایە کاریگەری بە تایبەتی لەسەر عێراق زۆرە و بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر منطقانە کاریگەری گەورە بەجێهێڵێ و ئابێتە ئەوەی چۆن مامەڵە بکەین لەگەڵ دۆخە. بەڵێ کاک سدیق بەڕێستان پێتان وایە کە ئاگاتە ئەوەی کە ئەو جەنگە بەردەوام بێت و یان بەرەو ئەو بڕوا کە وەکو ئێران ئەڵێ ئێمە شەڕیمان و نەمانەکەین مەسەلەن ئەوانیش ئەڵێن نیزامەکە ئەگۆڕین، پێت وایە گەیشت بێتە ئەو دۆخە؟ نەخێر، من پێم وانییە شەڕەکە بەردەوام بێ. من پێم وایە شەڕ لە ناگاتە سەری مانگ کۆتایی دێ لە بینی 20 مانگ بۆ بینی 21 و 25 مانگ شەڕ کۆتایی ببێ و بۆ ئەوەی لە ڕاستیە ئەگەر تەماشا بکەین هەم ئێران وەکو پێشتری جوتم و هەم ئەمریکاش خواستیان هەیە بۆ ڕێکەوتن، بەڵام هەر لایەنێک بیر لەوا کاتەوە چۆن بەرژێوەندەکانی خۆی پارێزێ بە پێی خواستی یەکتر تەعاملەکەن، بۆیە لە نەتیجە ئەو شەڕە بەردەوام نابێ، یان یەبێ کۆتایی دێ. بەڵام ئایا سیستەمەکە ئەگۆڕێ؟ بە بڕوای من ئەوەی کە ئێستا ئەمریکا داوایەکە داوای لە گۆڕینی سیستەم ناکا، بەڵکوم داوای لە سەرۆ کۆمارێکەکە کە لەناو ئەو سیستەمە سیاسی ڕابردووە بۆ کە بەدڵی ئەو بێ. بۆیە ئەمریکا بە جیاوازتر بیرەکاتەوە بیلەوە ناکاتەوە کۆی سیستەمەکە لابەرێ وەکەوەی کە لە عێراق کردی، وەکەوەی لە ئەفغانستان کردی لە ڕابردووە. و بۆیە ئەمە ئێستا بریتە لەوەی داوای کردووە کە سەرۆ کۆمارێک بێ یاخود بابلعەفو لە جێگای خامەنەئی کەسێک ئەوان بێت و بۆی بتوانێت ڕابەرێک بێ کە بەدڵی ئەوان بێ. تا ئێستا ئەو لەسەر ئەمە قساکە داواکە نەوتەکانی ڕادەست بکرێت، ینی ئەوەی کە لەژێر ئیشرافی ئەمریکا من نەوتەکانی بفرۆشرێ و هەروەها داواکە کە هەموو ئەو چەکانی کە نەویەکانی تەسلیم بکرێتەوە. تا ئێستا داوای ڕوخانی نەکردووە بێم حکومەتە لاچی حکومەتێکی تر بێت. باشە، ئێستا سەرۆکی رووسیا پیرۆزبایی لە موشتەبا خامەنەی ڕابەری نوێی ئێران کرد، یعنی ئەمە پێشاتێکی تا ڕادێک نوێ یەکەم کەسە لە ئاستی باڵا لە ئاستی نێودەوڵەتی کە پێشوازی لە دیاریکردنی موشتەبا خامەنەی یەکە جگە لە ناوخۆی ئێران. پشتیوانی رووسیا بۆ ئێران و گەلەکەی جێگیرە، ینی ئەو ڤلادیمیر پوتین ئەو قسەیەکە کەواتە ئێستا ئێمە کرێ بڵین قۆناغی دوای مشتەبا و قۆناغی پێش مشتەبا ینی ڕۆژانی داهاتوو ڕۆژانێکە بن ڕەنگە مەسەلەن مساعبە یان ململانەی دیبلۆماسی زیاتر بەرچاو بکەوێت هەتا ململانەی موشەکەکان. لە ڕاستیە خۆ ئەگەر ئێمە تەماشای عیلاقەی بینی رووسیا و ئێران بکەین عیلاقەیەکی وازحیان هەبووە و پەیوەندیان بەردەوام هەبووە و هاوپەیمانێتیشیان هەبووە لە منطقەکە، بەڵام رووسیا لە ئێستاە خۆی لە شەڕایە، ینی لە شەڕێکی گەورایە لە منطقەکە و ڕەنگە قورس بێ بۆ ئەو بێتە ناو ئەو شەڕەوە بە تەنها و پیرۆزبایە بریتە لەوەی پەیوەندی بۆ عیلاقە مێژووی خۆیانەوە هەیە کە لە هاوپەیمانێتێکا بوون لە ڕابردووە لە سووریا لە زۆر ناوچەیتر پێکەوە بوونە و ئێران یارمەتی رووسیای داوە لە شەڕ ئۆکرانیا. بۆی ئەمە پەیوەندی بۆیە گەر تۆ تەماشای خەڵکی ناوخۆش بکەی، خەڵکی ئێران دوو بەشە، بەشێکی پیرۆزبایی لێکە، بەشێکی دەرچوونە دەرەوە دژین و بۆیە لە ناوخۆی ئێرانیشە حتا لە ناو سوڵتەشە لە ناو پەرلەمانیش ئێرانیشە هەمویان هاوڕانین بەوەی کە موشتەبا بێتەوە جێگری باوکی ببێتە ڕابەرێکی گشتی. بۆیە خلافێکی گەورە لە ناوخۆشە لەسەر موشتەبا هەیە. بۆیە من پێم وایە موشتەبا شتێکی وەقتی بێ، چونکە ئەو لیژنەیە لە شەڕایە لە حاڵەتێکایە کە بۆی بتوانێت ئیستیقرارێ دروستکە، بۆی بتوانێت ئەوە بکە. خۆی لە ڕاستیە ئەسڵەن خامنەی لەگەڵەوە نەبووە کە کوڕەکەی جێگرەوەی بێت دژی بووە و ئێستا لیژنەی بڕاردان کە دێ کوڕەکەی دانەیە جارێ ئەمە یەکەم هەر خلافە لەگەڵ وەسیەتەکانی با بڵێن خامنەیە کە کوڕەکەی دابنێن. بۆیە ئەمە چەند کاکسێک پێ چەند بابەتە پەیوەندی بە بنەماڵەیەوە هەیە
بە بنەماڵەیکردنەوە هەیە یاخۆت پەیوەندی بەوە هەیە کە مشتەبا خۆی لە پشتی پەردەوە کاریزمایەتیی تیا بۆ بەرامبەر مەسەلەن لە ناو سوپای پاسدارانە عومقێکی هەیە مەسەلەن لە ناو مەسەلی بزنس و ئابوووریە عومقێکی هەیە مەسەلەن لە ناو پیاوە ئاینیەکانی شیعی ئێرانە عومقێکی هەیە بابەتەکە کامیانە خۆی ڕاستە بۆ کوڕی ئەوە بەڵام خۆیەتی کە توانیوێتی یان بەهۆی ئەوەی کە ینی چۆن ئەڵێ باوکی بەهۆی باوکیەوە بۆی سیستەمی بنەماڵەیەوە چکە لە ئێران ئەم قۆم خۆیان ئەم هینە زۆرە خۆیان ئەڵێن ئەم ینی مشتەبا خۆ بەڵێ مشتەبا کە ئێستا دانراوە لە ڕاستیە سوپای پاسداران پشتگیریەکە وە خۆشی کەسایەتێکە لە ماوەی عمری خۆیان توانێتی عیلاقات و پەیوەندی لە ناو دەستگاکانی دەوڵەت و لە ناو مؤسساتی ئەمنیە پەیوەندی هەبێ بە تاکید خەڵگەیە پشتگیریەکە و ڕۆڵی خۆشیەتی ڕۆڵی هەبووە لە پەیوەندیکردن لەوانەی کە لەگەڵیان نابووە و پەیوەندی بەوە نییە کە کەسایەتیشی گەورەی ئاینی بێ چونکە کەسایەتی گەورەی ئاینی تر کە بەڕێبەرایەتی بشێ لە ئێرانە خەڵکی تر زۆر هەیە لە پێشتر بەڵام ئەمە بەشێکە بەشەکەی تریشی بە تاکید لیژنەی بڕیار دەرکە بڕیاریان داوە کۆمەڵێک حساباتیان لە بەرچاو بووە هەم وەکو ئەوەی کە کوڕی خامنەئیە و هەم وەکو ئەوەی کە عمقێکی تاریخیان هەیە ڕابەر خامنەئی عمقێکی تاریخی هەیە لە کەسایەتیی ڕوحی بووە لە ناو شیعەکانە و نەکرد بۆ ئێران بەڵکو بۆ هەموو شیعەکانی دنیا کاریگەریە و ڕوحی ینی بۆیە لەم ڕوانگەشەوە بیریان کردبێتەوە ڕەنگە بۆی مشتەبا بتوانێت تۆزێک کاریگەریەکانی مشکلەکانی ناو ئێران کەم کاتەوە بەڵام ڕەگم ئەوەش هێشتا لە ناو دەستگاکانی حکومەتە خلافەیە و قسە هەیە بۆەوەی کە پێیان قبول نییە بە بڕای من کاتیە تا شەڕەکە کۆتایی دێ ڕەنگا بیگۆڕن باشە کاک ینی دۆخی عراق چۆنە بینی لە دوای ئەم شەڕەوە کاک سدیق ینی پێت وایە عراق توانی بێلانی خۆی یانلانی کەم خۆی بپارێزێ لەوەی کە سبینێ نە ئیسرائیل و ئەمریکا تۆڵی لێ بسێنەوە نە ئێرانیش تۆڵی لێ بسێنێتەوە هەرێکە بە جۆرێک جا لە بواری اقتصادیە لە بواری ترە عقوبەی بدەن خۆی لە ڕاستی ئەم شەڕە بە تایبەتی شەڕی ئێران و ئەمریکا گەورەترین کاریگەری و مەترسی لەسەر عێراق بووە و تام لە حزەیەش مەترسی هەیە تام لە حزەیەش گروپە چەکدارەکانی کە لێرن هەرێمی کوردستان و هەروە بنکەکانی ئەمریکا درۆنی بۆ نێرن و ساروخی بۆ نێرن تام لە حزەیە مەترسیە بەڵام وەکو حکومت بەڵێ جۆدێکی گەورەیان کردو بۆی بێلایانی پارێزن و لە حیواران لە گفتوگۆیان بەڵام هەندێک گروپ هەیەن حکومت دەسەڵاتی بەسەریان ناشکێ بۆیە بڕواناکەم ینی مەترسیەکان لەسەر عێراق کۆتایی هاتبێ و مە کۆتاییشی نەهاتووە هەتا بەڕاگررتنی شەڕیش مەترسیەکان لەسەر عێراقا کۆتایی نایە چونکە دوای شەڕیش ئەنجا هێزەکانی دەرەوەی کە سەر بە پاسداران و سەر بە حەشدی شعبین و ئەوانە ئەمریکا و ئیسرائیل بەڕاستی دەستبەرداری ئەمانە نابن لە مەنتیقا چونکە ئێستا هەموو ئامانجەکەوەی ئێران لە چوارچێوەی دەوڵەتی خۆیان بمێنێتەوە هەموو ئەوانەی کە پێشتر وەکو هیلالی شیعی ئیشی لەسرە کرد هەموو ئەو دەست و باڵانەی شکێنراون ئەگەر ئەو هێز و گروپانەشی لە ناوچەکە هەبن بە بڕوای من یەکێکە لە یەکێ لە مەرجەکان ئەوانە هەموو هیچیان نەمێنن وەگەر ئەمانە دەوڵەتی عێراق چارەسەری ئەمە نەکات چونکە داوای ئەمریکا ئەوەیە هەموو ئەم هێزانەی کە لە دەرەوەی جێشی عێراقین و بە ناوی حەشدی شعبی و بستنە ناو جێشی عێراقیەوە ئەمە پێویستە جێبەجێکرد ئایا ئەگەر ئەمە نەکرێ مەترسیەکە بەڵێ مەترسیەکە هەرێنێ لەسەر عێراق و لە ڕووی ئابووری شەو بە تاکید بە دڵنیایە چونکە ئێمە ئێران دەوڵەتێکی دراوسێمانە و پەیوەندیەکی اقتصادی و ئابووری گەورە لە بینی ئێمە هەیە و بۆ ئەوانیش و بۆ ئێمەش بەڕاستی کاریگەری خراپی هەیە و بە تاکید کاریگەری دروست کردووە لە هەموو ڕوویەکەوە بەڵێ لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕێز کاک سدیق ینی لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا مەسەلەن وتاف کێشان و چەپڵە ڕێزان و مەرگ بەر ئیسرائیل و مەرگ بەر ئەمریکا ئەوانە وترە ئەمە بابەتێکە دوایە کرێ مەسەلەن زەربە لە عێراقدا نزیانی بۆ عێراقە بێ یاخود بابەتێکی تافی ئەو تێپەڕی نا بە بڕای منەوە شتێک نییە کاریگەری خراپ دروستکە لەسەر عێراق یا ئەمریکا یا ئیسرائیل بە شتێکی گرنگ تەماشایکەن ئەوە پەرلەمانێکی شەرعیە و حەماسی دینی لەو چوارچێوە دەورە بینێەوە ڕەنگە ئەوە بەشێک نەبێت لەوەی کە بتوانێت کێشەکان بە ئاراستەیە کابرێ
و پەرلەمانی عێراقیش لە ڕاستیا بتەنها بریتینین لە شیعڕاستە زۆرترینین بەڵام خەڵکی تریتایە و خوێندنەوە حساباتی بۆ پەرلەمانی عێراقی ئەکرێت لەلایەن ئەمریکا لەلایەن ئیسرائیلەوە لەلایەن چواردەورەوە ئەمە نابێتە کاریگەری بەڵام ئەوەی خەتەر و مەترسیە هێزە چەکدارەکانن کە لە دەرەوەی جێشی عێراقین کە بەناوی حەشدی شعبیوانە ئەوانە مەترسین بۆ سەر سیاسی بەڵام ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ خۆ ئەمریکا هەڕەشاکە لە عێراقا ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەدڵی ئەوان نەبێ قبوڵی ناکەن ئەم هەڕەشانە بەردەوام خۆ لەسەر ئێمە هەیە نەکەرەوەی پەرلەمانیش بۆیە ئەمانە پەیوەندیان بە سیاسەتی ئەمریکایە چۆن بیرەکاتەوە چۆن نەتوانێ عێراق بە ئاراستەیە ئایا کۆتایی دێنێ بە بڕای من کۆتایی نەهاتووە لە عێراقا و مەترسیەکان لەسەر عێراق بەردەوامە باشە کاک بەڕێز کاک سدیق ینی مەسەلەن داهاتووی عێراق ینی با وێنەکە گەورەتر بکەین پێت وایە ئەو ئێرانە هەمان ئەو ئێرانە ئەبێ وەکو ئەوەی لە پیرۆزبایەکەی ڤلادیمیر پۆتین بۆ مشتەبا خامنەی هاتووە کاڵێ هیوادارم لەسەر ڕێچکەی باوکت بی کە ئێرانێک بێت دەستی بگات مەسەلەن بە حەوشەی ئەو دیوی خۆی مەسەلەن دەستکاری ئەوە بکاوکە ئەوی کە لەمە ڕابردوو هەبوو مەسەلەن یان کاریگەری هەبێ بەسەر دەوروبەری خۆیە و قەراراتی حکوومەتەکان اینجا ئەم وێنەیە بێنین لە عێراقا ئایا عێراق ئەتوانێت تا ڕادێک بگەڕێتەوە بۆ حڕیەتی بڕیاردان لە دیاریکردنی حکوومەتە لە دیاریکردنی مەسەلەن پەرلەمانە پۆستەکانە بەڕێوەبردنە خۆتە زانی لە ماوەی ڕابردووە هەموو جارێکە حکوومەت هاتۆتە پێشەوە ئەم کاندیدا ڕزامەندی ئێرانی ئەم کاندیدا ڕزامەندی ئەمریکای هەیە حتا بۆ ئەمریکاش پێت وایە ئەم دۆخە ئەگۆڕێ مشتەبا خامنەئی دۆخێک دروستەکە کە تەنها سەرقاڵی ناوخۆی ئێران و ڕێخستنەوەی ئێرانە بێ یاخۆ دیسان ئەو بابەتانە دەست پێکەنەوە لە ڕاستی ئێران ئەگەر بەو هەمان عەقڵێتەی ڕابردوو بیرکاتەوە بە دڵنیایەوە دەستبەرداری ئەوە نابێت کە لە ڕابردووە کردوێتی و هەوڵەدا خۆی بەهێز کاتەوە و هەوڵەدا خۆی پرچە کاتەوە هەموو ئەم هەوڵانەدا بەس ئایا ئەتوانێت جارێکی تر ئەمە بکاتەوە لە ڕووی کۆمەلگای نێودەوڵەتیەوە ئایا نابێتە بڕیارێکی نێودەوڵەتی لەسەر ئێران و وە بنابێت ئەوەی کە نەتوانێت وە چەکەکانی نەویەکانی هەمووی تەستیم کات و کۆتایی پێبێنێ و هەروە ئەتوانێت جارێکی تر بگەڕێتەوە ئەو سنوورە بە دڵنیایەوە ناتوانێت بگەڕێتەوە سنوورانەی کە بە ناوی هیلاری شیعی و ئیمپراتۆرێتێکی گەورەی ئیسلامی لە منتیقەکەیە دروست کرد بوو ئەم منتیقەیە لە ژێر هەیمنە و دەسەڵاتی ئەوە بوون بۆیە بە دڵنیایەوە ناتوانێت بگەڕێتەوە ئەوێ بەڵام ئەگەر وەکو عێراق بڵێن یعنی چۆن ئەتوانێ خۆی دەرباسکە یا خۆ چۆن ئەتوانێ یعنی هەیمنەی بەسەر عێراقا بە دڵنیایەوە ئێران یعنی جارێکی تر ناتوانێت بە شکلی ڕابردوو هەیمنەی بەسەر عێراقەوە هەبێ بە مەرجێک ئەگەر ئەوەی کە ئەمریکا لە سەری فەرزی کات ئەگەر نەژڕوخێ واتە کۆتایش بە سیستەمی سیاسی ئێرانیش نییە بەڵام هەموو ئەو مەرجانەی کە ئەمریکا لە سەری دایناون جێبەجێ بکرێ بە دڵنیای ئەمریکا ئێران ناتوانێت بچێتەوە دۆخەی پێشتر نەبۆ عێراق نەبۆ یەمەن نەبۆ لوبنان نەبۆ هیچ شوێنێکی تر ناتوانێت ئەو دەسەڵات فراوانەی کە هەبێت بتوانێت هەیمنەی بەسەر ئەم شوێنانە هەبێت بەڵام ئەگەر بەم ئاراستەی کە ئێستا بوونی هەیە و ئەوەی کە پێڵێن هەموو شتێکمان کۆتایی پێنا و ئەمریکا و ئیسرائیل و کە لە جەنگی 12 ڕۆژە شاوتیان هەموو شتێکمان کۆتایی پێنا و لە ڕاستی چا هیچ کۆتایی پێنەهات بوو ئێران دەرکەوت هێزێکی زۆر گەورە و ئەمچێکی تاریخی هەیە ینی بەو ئاسمانەوە ناڕوخێ بە تەنیا بۆیە و خەڵکیش هەیە پشگیریەکە لە ناو خۆیان خەڵکێکی تۆ خەڵکەیە دژە ڕاستە خەڵکەیە و لەگەڵیشیان و پشگیری جەماهیریشی هەیە و لەبەرەوەی عەقیدەیەکی دینیە ئەم عەقیدە دینیە بە ئاسانی لە ناو خۆیان لە ناو ناچێ پشگیری وڵاتانیش هەیە بەڵام وەکو ئەوەی کە ئەم سیستەمە بتوانێت وەکو ڕابردوو بە دڵنیایەوە ناتوانێت وەک ڕابردوو بوو وەکوتم ئەگەر ئەمریکا ئاوا بەجێی بڵێ ئەوە شتێکی ترە بەڵێ توانێت بگەڕێتەوە دۆخەی باشە کاک سدیق من ئەمێ هەندێک شت هەیە باسەکرێ ئەڵێن بەریتانیا ڕۆڵی هەبووە لە یاریکردنی مشتەبا خامنەی لەبەرەوەی پەیوەندیشی ژێربەژێر یان لانی کەم پەیوەندیشی ئیکۆنۆمی لە نێوان مشتەبا و بەریتانیەکانە هەیە مەسەلەن پێت وایە بەریتانیا بتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێ لە ئێستا لە ڕاستیە خۆی هەموو ئەو دەوڵەتە گەورانەی کە لە دنیای هەن ئەمان لە ڕووی تاریخیشەوە بەریتانیا عیلاقەی لەگەڵ ئێرانە هەبووە
و عیلاقی هەر لەگەڵ چۆنەڵی لەگەڵ جمهوری ئیسلامیشان نەبشڕاوە بە پێی درێژایی تاریخ هەر محاولەیەگە گەر بکرێت لە چوارچێ و دەوڵەتانەیە دڵنیا بەبێ ئاگاداری ترامپ و ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی ئەمریکا ناکرێت و ئەگەر بەریتانیا ژەمەی کرد بەبێ ئۆکەی ئەمریکا ئەم کارە ناتوانێت بکات چونکە ئێستا بەریتانیا ئەگەر بێتەوە بیرمان لە چەند ڕۆژی ڕابردووە بە تعلیقەوە ترامپ هەڕەشە ئامێزێکی هاوپەیمانانەی نازانم چۆنەڵێ بە مەزجێکی بۆ نرد کە ئێوە هاوکاریتان نەکردین و سوپاس دەکەین بەڵێ ئەمە پەیامێک بوو بە بەریتانیا و بەریتانیاش ناتوانێت بە تەواوەتی خۆی دابڕێ لە ئەمریکا بۆیە ئەو پەیوەندیە ناتوانێت بچی ڕاستە خۆتە دەخولکە لە ئێرانە بۆی بتوانێت کەسێت هەر حرەکەیکیشی کردبێت لەو منتقا بەبێ ئاگاداری ئەمریکا نەکراوە. دوێنێ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا تەلەفۆنێکی لەگەڵ مەسعود پزیشکیان و دۆناڵد ترامپ کردبوو ینی بە دوو تەلەفۆنی جیا پێت وابێ ئەم بابینە سەر ڕۆڵی فەڕەنسا هەمیشە لە نقطەی ئەخیرە ڕۆڵێکی پێدەن ڕۆڵی نێوەنگیریان ڕۆڵی بەگەاندنی مەسجەکان پێت وابێ ئەو تەلەفۆنە گەاندنی ئەوە بووە کە جۆرێک لە جۆرەکان ڕەزامەندی دۆناڵد ترامپ لەسەر مشتە باوەڕ بگرێ و ینی دەرگایەک بکرێتەوە بۆ دانوستانیان لانی کە ماگر بەست بەدڵنیا و دەوڵەتانە وەکوتم فەڕەنساش دەوری هەیە لە چۆنەڵی لە کاریگەری لەسەر ترامپ و لەسەر سیاسەتی ئەمریکا ئەوانە و گویان لێگیرێت چونکە یاریکەرێکی باشە فەڕەنسا بە تایبەتی لەم دوایانە دەرکەوت هەتا بۆ عێراق و بەم شوێنانە شاد بە نوێنەرایەتی ئەمریکا ژان مەڵتیقان بۆیە ترامپ گوێی لێگرێ لە ڕاستیە بەڵام ئێمە لە پشتی تەلەفۆنەکەەوە نازانی چی ڕووداوە چونکە هیچ کەناڵێکی ڕاگەیاندن بڵاوی نەکردێتەوە کە و گفتوگویانە لە بینی ترامپ و لە بینی سەرۆکی فەڕەنسا ڕێککەوتنێک هەبێ بۆ بەڵام ئەگەر فەڕەنساش بێ هەر کەسێک بیکات ئۆکەی ئەمریکای لەسەر نەبێت چونکە عملیەکە قورسەکەوێتەوە واچێتە چوارچێوەی بازنەیەکەوە کاویشە چێتە ناو هەدەفی پێکانەوە. بەڵێ کاتە کاکسدیق بە ینی ئەخیر بۆ چوون لە بەڕێز دۆر بگرم پێت وایە ئێمە زیاتر بەرەو جارێکی تر بەرەو سەخت بوونەوەی جەنگەکە ڕوونیان بەرەو ئارام بوونەوە. ئەمن لە بیدایەتی شاوتم ئەمریکا ئەگەر ئەوەی کە خۆی قەناعەتی پێێتی ئەگەر ئەوانە جێبەجێ بکرێ ئێران جێبەجێ بکە ئەچێتەوە جارێکی تر گفتوگۆ بەڵام تام لەحزەیە ئێران بەو مەرجانە ڕازی نییە و ناچێتە گفتوگۆوە بەڵام ئەگەر ئەمریکا ئەمانە جێبەجێ نەبێت و ئایا بەردەوامە بێت لە لێدانی ئێران درێژە بە شەڕەدا بە قەناعەتی ئێمە بە قەناعەتی ئەو سیاسیانەی کە یاخود با بڵین ئەوانەی کە خوێنەوە بۆ سیاسەتی ترامپەکەن ترامپ لە شەو ڕۆژێکە ڕێی ئەگۆڕێ و قەراری ئەگۆڕێ قەناعەتی گڕێ بۆیە ئەگەر بەیانی ئەم شەو بڕیار بداوە شەڕمان ڕاگرت بەلاتەوە سیر نەبێ بۆیە ئەگەر مەسەن ئیدارەکانی پێشتری ئەمریکا بواە ئینسان زیاتر ئەیتوانی تحلیل لەسەرەوە بکا بڵێ ئەتوانێت شەڕ بەردەوامە بێ یا بەردەوام نابێ بەڵام هیچ گرەوێک لەسەر بیرکردنەوەی ترامپ ناکرێت لە ڕاستیە شەڕ بەردەوامەکە بەر بەڵام خواستی ئیسرائیل جیاوازە دوو خیاستی جیاواز ئیسرائیل خواستەکەی ئەوەیە ڕووقانی ئێرانە وەکو سیستەم وەکو سیاست لە ناوی بەرێ بەڵام ئەگەر ئیسرائیلیش ئەگەر ئەمریکا پشگیری نەکە ناتوانێت بەردەوامبی بەو شەڕەبدا و چونکە ئێستاوە لە ماوەی دە ڕۆژایە شەڕ بەردەوامە شەڕی ئاسمانی شەڕی گەشتە ئەوەی کە شەڕی هێشووی ساروخی هێشووی بۆ ئیسرائیل بڕوە کە ئەمە چۆنەڵی لە دوای هەشتمین ڕۆژ و نوێم ڕۆژەوە کە ساروخی هێشووی بەکارهێناوە و ئێران شتی تریشی هەیەشتان وەکو ئەگەر بەردەوام بێ چەکی تریشی هەیە وەکو مفاجئە بەکارهێنێ تا ئێستا بەکاری نەهێناوە بۆیە ئەم فترەیەش ئەم چەند ڕۆژی داهاتوو چاوەڕێکەین و پێم وایە ئەگەر ئیستیمرارەتی لە هەفتەی داهاتوو ئەگەر مشتەبە نەبێتە ئامانج ئەگەر بوو بە ئامانج ئەوە گۆڕانێکی ترە نەوعێکی ترە ئینسان خوێنەوەی لەسەرەکە ئەگەر نەکرا ئامانج و شەڕ ڕاوەستا یعنی ڕازیە و قایلە بە مشتەبە و بۆیە ئەچنەوە جارێکی تر ناو گفتوگۆ. بەڵێ بەڕێز سدیق ئەحمەد چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت.